هەڵمەتەکانی بانگەشەی هەڵبژاردنە پێشوەختەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستی پێکردووە و بەرەبەرە دار و بەردی شار و قەزا و لادێکانیش دەبێتە ڕەسم و دروشمی کاندیدەکان. هەرە و حکومڕانانەی سێدەیە حکمی خەڵک دەکەن و پارە و دەسەڵاتیان لەدەستە بۆ بەدەستێنانی دەنگێک دەیان بەڵێنی جوان و بریقەدار دەدەن. کاندیدی سربەخۆ و کاندیدی حزبەکان لە یەک جیا دەکرێنەوە. هەندێکیان پشت بە دەسەڵاتی حزبەکانیان دەبەستن و هەندێکیش دەیانەوێت بە ناوی سربەخۆبوونەوە متمانە بەدەست بێنن. خەڵکی دەنگدەر یان بێزار و بێهیوایە بە دەنگدان یان بە شوێن کاندیدێکی شایستە و دڵسۆز و متمانە پێکراو دەگەڕێت بۆ ئەوەی متمانەی پێ ببەخشێت. لەناو ئەم هەموو کاندیدانەدا کاندیدی تۆ کێیە؟ ئازیزان و خۆشەویستان، خۆشحاڵم کە لە بەرنمەیەکی تایبەت بە بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵتانم بە ناونیشانی کاندیدی تۆ. کاندیدێکی تایبەتم لەگەڵە، دڵنیام لەم سنوورەدا دەبێتە کاندیدی تۆ بیناسن لە بەرنامە تایبەتەکەدا. ئەویش بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید، کاندیدی ژمارە 25 لە بازنەی سەی سلێمانی کە دەکاتە سەی سادەق، شارەزور، پێنجوێن، هەڵەبجە، خوڕماڵ و هەورامان. لەم ناوچەیە لەم کاندیدەی خۆتان بپرسنەوە. من دەیهێنمە شار و شارۆچەکانی ئێوە لەو سنوورەدا، دەیهێنمە ناو بازار، دەکۆڵمەوە لەگەڵیا. بە تایبەتی ئەم کاندیدا 7 ساڵی ڕابردوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووە. لەبری تۆ پرسیاری لێ دەکەم، لێی دەکۆڵمەوە بزانم 7 ساڵی ڕابردوو چی کردووە، پلانی بۆ داهاتوو چۆنە، بۆەوەی کە بیکەینە کاندیدی تۆ، بەڵام تەنها ئەوەندە بە دیار بەرنامەی کاندیدی تۆوە دابنیشن. چاوەڕێی هاتنی ئەحمەدی حاجی ڕەشید دەکەم بۆی کە لە یەکەم بەرنامەدا ئێمە سەردانی ناوچەی پێنجوێن بکەین. لە بیرمانەچێت چەند ڕۆژی ڕابردوو پێش دەستپێکی هەڵمەتی هەڵبژاردن بۆ هەی چارەسەرکردنی گرفتی جوتیارانەوە کۆمەڵێک جوتیاری بردووەتە بەغدا. ئێستا هەم لە چوارچێوەی چارەسەرکردنی گرفتەکانیان و هەم بانگەشەش دەستی پێکردووە. لەگەڵ یادەچمە ناو قەزای پێنجوێن و گوندەکانی دەوروبەری. بزانم ئەحمەدی حاجی ڕەشید دەناسن، ئایا دەبێتە کاندیدی ئەوان لەگەڵمانە بن. ئەحمەدی حاجی ڕەشید ماوەی 7 ساڵە یەکێک بووە لە نوێنەرە دڵسۆز و خەمخۆرەکانی کورد لە بەغدا و هەر بەو هۆیشەوە ناوبانگێکی باشی هەیە و لای خەڵک ئاشنایە. ئێستا جارێکی تر کۆمەڵی دادگەری کوردستان کاندیدی کردووەتەوە بۆ هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق. کاندیدی ژمارە 25 لە ناوچەکانی سەی سادەق، پێنجوێن، شارەزور، هەڵەبجە و خوڕماڵ و هەورامان. المسائل الفنية الموجودة بالموازنة سيد الرئيس، هذه وثيقة أرسل من قبل وزارة المالية. الديون الخارجية للعراق بلغ 112 مليار دولار. هذه الوثيقة موجودة في اللجنة المالية. يعني إذا نوزع هذه المبالغ على نسبة سكان العراق والتي يبلغ 36 مليون نسمة، كل فرد من العراق مدين ب6000 دولار. المسألة الثانية بالقروض، هناك قروض نقدية وهناك قروض عينية. لم يقدم إلى پێنجوێن ناوچەیەکی شاخاویە و خاوەندە شتێکی بەپیتی کشتوکاڵیە و دەکەوێتە سنووری باشماخەوە کە یەکێکە لە سنوورە نێودەوڵەتیەکانی نێوان عێراق و ئێران. گرفتی سەرەکی خەڵکی ناوچەکە ساغ نەبوونەوەی بەرهەمە کشتوکاڵیەکانیانە. مواعيد الإنتاج في الإقليم والكميات وكذلك مواعيد الإنتاج بالوسط والجنوب. هەموو قەرارێک پێویستی بەوە هەیە تۆ بەیانات لابێ، داتا لابێ، معلومات لابێ کە بزانی ئەو بەرهەمانە چین لە هەرێم بەرهەمەهێنێن، کەی دەست پێکا بە پێگەیشتنیان وەکەی کۆتاییان دێ وە کەمیەکە چەندێن. في الوزارة أكو لجنة خماسية برئاسة السيد الوزير وعضوية الوكلاء. لەسەر داوای خۆیان لە ماوەی ڕابردوودا ئەحمەدی حاجی ڕەشید و چەند هاوڕێیەکی
نوێنەری جوتیارەکانیان بردا وەزارەتی کشتوکاڵی حکوومەتی فیدراڵی عراق لە بەغدا. ئێمە هەفتەی پێشوش خۆ پیشاندان کراوە لە پێنجوێن ڕێگەی گیرا بۆ ماوەی 12 ساعت في بينجوين قطع الطريق حوالي 12 ساعة و پێمان خۆشەوە لیژنێش کە پێی دێ لەلایەن بەڕێستان ئەم ئەندام پەرلەمانە بەڕێزانەوە نوێنەری ئەم جوتیارە بەڕێزانەشی تیابێت چونکە هەندێک نشارك في اللجنة المشكلة من جنابكم والإخوة أعضاء مجلس النواب وممثلين عن فلاحي بينجوين. ئەرکی ئەحمەدی حاجی ڕەشید تەنها لێرەدا کۆتایی نەهاتووە، دەبێت ئەوەی لە توانایدا بێت درێغی نەکات. لەو 20 کەسە 4-5 کەستان ئیدارەکەی بۆن بەڕێوە با من قسە لەگەڵ ڕێباز کاک جەمال جان من بۆ وەزیرم شەرح کرد من جەنابی وەزیر تۆ بەس سەیری ئەوە مەکە کە ئەوە خەڵکی هەرێمی کوردستان ئیشی لێەکەن زۆربەی خەڵکی جورف سەخر و ئەو منطقانە ئێستا لەوێن هەرچی ئەوانەی کە تیجارەت دەکەن بە تەماتەوە خەڵکی لای ئێوەن و لەوێ ئیشەکەن بۆیە پێنجوێن بۆتە عراقێکی بسکۆلە هەموو پێگاتەکانی عراقی لێن ئەمە فرسەتێکی کارکردنە ئەگەر ئیش لەوێ نەڕوات تۆوتم تەسەوور کە 2000 خانەوادەی ئێمە بێکارە بن 2000 خانەوادەی ئێوە بێکارە بن ئەمەش هەمووی زەرەری هەیە بۆ مستەقبەلی عراق. ئێستا گەڕاوەتەوە هەرێم و دەچێتە پێنجوێن و دەیەوێت لێرەوە بە دوواداچوون بۆ گرفتی جوتیاران بکات و ڕاستە و خۆش بەڵگە و دۆکیۆمنت بنێرێت بۆ وەزیری کشتوکاڵ لە بەغدا بۆ ئەوەی لە ڕێگەی تیمێکی تایبەتی وەزارەتەوە سەردانی پێنجوێن بکەن و لە نزیکەوە ئاگاداری گرفتی جوتیاران بن و گرفتەکانیان بۆ چارەسەر بکەن. ئێستا مامۆستا ئەحمەد هاتووەتە ناوتان من دەمەوێت بزانم بە کورتی گرفتەکەتان لە چیایە زۆر بە کورتی دەستان ناگاتە وەزیرێک لە بەغدا بەس خۆ نوێنەرەکەی کورد لێرە دەستان نەگاتە لای چۆن بەدەمتانەوە دێن چیتان لەوانەوێت بەخێراتنی کاک ئەحمەد دەکەین کاک ئەحمەدی ڕۆ حەزێتی کێشاوە هاتۆ بۆ شارۆچکەی پێنجوێن داوە لە کاک ئەحمەد دەکەین زەخت لە وەزیری کشتوکاڵی عێراق بکە وە زەخت لە وەزیری کشتوکاڵی هەرێم بکە بۆ ئەوەی ئێمە ئەو ڕەنجەی کێشاومانە ڕەنجەکەمان بە زەح نەچێ ئیستە تەماتەمان پێگەیشتووە تەماتە هیچ پارە ناکات لە بە 200 دینار تا 400 دینارە ئەو سعرە بۆ ئێمە بەس مەساریفەکەمان بۆ دەرەکە داوا لە ئەندام پەرلەمانەکانەکەین بەرز کاک ئەحمەد دەستا بم ئیلاقەی بینی جوتیارانی پێنجوێن و وەزیری کشتوکاڵی عێراق داوای لەکەین زەختێکی زۆریان لێ بکە بۆی مەرزەکان دابخەن و ڕسقی ئێمەش پارە بکە وەکو پار و پێرار ئەم بەدەمەوە هاتنەوە چۆن بەڵێ خۆی لە ڕاستیە حەق بوون نە کاک ئەحمەد زۆربەی پەرلەمانتارەکان لێرە بوونە چونکە بەڕاستی کارەساتێک ئەقەومێ لە پێنجوێنە بەهۆی ئەوەی کە ئێستا براجوتیارەکانمان شتەکانیان پارە ناکە هەمووی قەرزاری دوکانارن زۆریش قەرزارن نەکەم کە ئێستا ڕسقەکان پارە نەکات چی بکەن ئەوان ئەم جاکە هەر لە کرێکارێکەوە هەتا تو جارێک ئەمڕۆگە هەمووی لە زەررایە ئیشی نەماوە هۆکارەکەش ئەوەیە کە لە پێنجوێنە بەروبووم چەند ڕۆژێکە پارە ناکە زۆر هەرزان بووە یعنی لەگەڵ ئەوەی شارقەی ناکە سعر بەرز و نزم بکات اعتیادیە سروشتیە ئەمڕۆ تەماتە 500 دینار بێبانی 600 بێت 400 بێت بەڵام ئێستا ئەوتە بە چاوی کامێرەکانی خۆتان ببینن تەماتە لەم ناوەسا و کەس نایکڕێ تەماتەی ئێران ئەوەندە زۆرە ئەگەر حکومەتی هەرێم هەڵ نەسێت چارەسەرێکی ئەم وەزعە نەکات باوەڕ بکەن ڕەنگە کارەساتێک بخەومێ لەم مندێقەیە ئێستا کاتی هەڵبژاردنە هەمووی قسەی ڕەنگە زلتان بۆ بکەن متمانەتان هەیە بە مامۆستا ئەحمەد لەوەی کە قسەکانی تەنها بۆ هەڵبژاردن وەڵڵاهی لە 100 مامۆستا ئەحمەد ئەوەی لە توانە جوهدیا بێ هاتووە بە دەمانەوەیە یعنی لەگەڵ ئەو براجوتیارانانمانە بۆ لە بەغداد هاتووە خۆی سەردانی مەیدانی کات ئێستا جەنابی لە پێنجوێنە بە هیوایە بچێتە ناو فەلاحەکان زیاتریش ئێستا تەشریفێناوە لە علوێ جوتیارانە لە پێنجوێن لە معاناتی براجوتیارەکانە بپرسێت بزانێت چییە و بە چاوی سەری خۆشی شتەکەی بینیوە و کە ئەمڕۆ کە براجوتیارەکانمان شتەکانیان پارە ناکات بەڕاستی متمانە هەیە بە کۆمەڵی خەڵک بەڵام ئیشەکان لە سەرەوە تێگەدرێن خەڵکانێک کە مەسئولیەتیان هەیە خەمخۆر نین مشکلەی ئێمە ئەم وڵاتە یعنی خەمخۆرمان نییە بەڕاستی تۆ چیەکەی نازانم میلەتێک بە بەرچاوتۆ برسیە نازانم لەسەرەوە مشکلەیەکی بەسیت بۆ خۆیانە و نازانم چی بکەم باش تو باوەڕت وایە بۆ مامۆستا ئەحمەد جوودی خۆیەکە مامۆستا ئەحمەد هەرچێکی بێ بکرێ ئەیکا بەڵام نازانم خەڵکانێکی تر چیان بێگرێ بەس مامۆستا ئەحمەد ئەوە تێ ئاگادارمان کە لەم کێشە ماڵی ئاوا بێ ینی جەریئانە ئیشەکان
جوتیارەکان ئەگەرچی لە حەزبەکەی ئەحمەدی حاجی ڕەشید نین بەڵام هیواواواتیان بە ئەحمەدی حاجی ڕەشید زۆرە چونکە بە نوێنەری خۆیانی دەزان و باوەڕیان وایە ئەوەی بە خەمی ژیانیانەوە بێت ئەوە نوێنەری ڕاستەقینەی خەڵکە. دا پەرلەمانە بەدەم پیاوان بەدڵە بەڵێ خۆمیەتیم بەڵام خەستەم بەخوا قسەکانی دۆم بەدڵە زۆر پیاوانە دیفاع لە هەمومانەکەیت. والله جا هەر بەخوا من ئەوەندە مەسەن حیزبەکەی خۆم بەرپرسە لێم کەوتوێتی من ئەمەم هەیە تەسویریکەن کوڕەکان با دابەزێ من کە ئەچمە ئەوێ نوێنەری یەک جۆر خەڵک نیم نوێنەری خەڵک لە زاخۆ هەتاوکو فاو لە مەندەلی و هەتاوکو وەڵا حەزم کردو زۆر داکۆکی بۆ میلەتی کوردەکەی یاخوا سەربەر ئیزانێ ئاگام بێتە ئاوم بتابعەکەم کە دایمە قسەیەکەی یاخوا وایزانێ موافق بەڵام ئادەمەیشا دیفاعمان لێ بکەن کاکە وەڵڵای جاوە پەلمان پێوەنما و وەڵڵات ماڵمان وێران بووە قەسەم بێ بەخوایزەی 4 میلیۆن قەرزانم بۆم نایدێتەوە خوای گەورە ئینشاءڵڵا قەرەبووی باشە 4 میلیۆن لە 15ەوە وردەوە دەێنامەها چوار پولەکە هێناوە خۆی زانێ وارێتەکەمان ئەوەیە دەست پڕکەین بەسەرمانە ناژی بەخوا دەی ئەوە کاک ڕێباز شایەتە لەو ڕۆژەیە ئەو پیاوە بەڕێزە وتوێتی کاکە فریای ئەو فەلاحانە بکەوە لەگەڵ وەزارەتی زەراعە لەگەڵ خۆیان زەحمەتی خۆیانیان داوە سەعات 2 شەو لە پێنجۆنەوە بە ڕێکەوتون بۆ هەموو خەتەریاتە تا هاتوونەتە بەغا لەوێ کۆمەڵێ وعدماوەخواشکە بین و کۆمەڵێکی وەکو جەناب بە تایبەتی خۆت یاخوا سەربەرز بێ موفق انشاءالله گەورە کردیم بە ساقە موفق انشاءالله یاخوا وەرە دانیشە دێ دەوەرە دانیشە ئەوە لە پاڵما دانیشە ئێمە چوینەتە بەغا ئەمانەوێ ئیشێک بکەین لەسەر ئەم قەزیە لە بەغا کێشەیەکمان هەیە لە مەناطق جنوبی چۆن من ئاوا ئەمەوێ دیفاع لە بەڕێستان بکەم لەوێژ مەجموعەیە پەرلەمان هەندی دیفاع لە خەڵکی خۆیانەکە قەزەیەکیش هەیە من لەوێژ لە عێراقیش لەوێژ وا مەشهورم لەوێژ وا مەشهورە کە ئیشە بێ بۆ هەمووان بکەین و بەخوا ئیشم بۆ هەمووان کردووە بۆیە ئەبێ چۆن بەرهەمی تەماتەی ئێمە ئاوایەندا کۆکی لەکەین لە کاتێکە تەماتەی نەجەف و کەربەلا و زوبێر و ئەوانە پێگا دیفاع لەوانش بکەین حکوومەتی هەرێمیش ئەبێ ڕعایەتی ئەوە بکات ناوی خزمەتە کاک مەجیدجان ئەبێ حکوومەتی هەرێمیش ڕعایەتی ئەو بکات کاتێک بەرهەمی تەماتی ئەوان پێگان نابێ بێڵێ لە ئێران و لێرەوە بەترێ لە بێتە ناو مامۆستا وڵات پەرلەمانتاری بەڕێزە ئینشەڵڵا نیوەی پەرلەمانتار وەگەوا بوونەیە کەمەلوەچە لیسی ئەویش نەمەخوا فەقەت وەڵاهی گوڵە باشە کاتی هەڵبژاردنە خەڵگێتە ناوتان وڵاتی ئەو خەڵکە خۆی ئەزانێت کێ چاکە دەمبا بۆ کەسە ئیشی بۆ کردوون ئەین بۆ نەیکردووە وڵا کردوێتی شەڵاو نیوی پەرلەمانتار لە بەغانی وەگەوا بوونەیە یعنی پیاوێکەوە گوڵە گوڵ وڵای داواکاریمان ئەوەی سامن لە مەسەلەی فەلاعەتی بڵێ داواکاریم ئەوەیە ئەم فەلاحی وێ قوڕی کاکیراوە بەسەریا کاکە 1000 نان نەکەو بەم عەدەری 700 نارکە 600 نارکەم تەماتە بۆ ئێمە بەڵێ خۆ ئەیسا بەغاوە تەیسا دەستی خۆش بێ ئەگەر ڕێگیری کات بەخوا من نەتینی چوارچەی تێ ئەگەر بەغا ڕێگیری کا لە ڕای خوا ڕێگیریەکە چون پار ئەمانەی ئێمە دەستیان خۆش بێ ئەوان کە تەماتیان و لێرە تەماتی کرد بە من فەلاحی جنوبە هەرتیا و فەلاح بوو خۆی کوشت بەخوا بیستومە لە فەیسبووکا کە بیستومە تیا بوو هەر بەسەلە بەتوێتە تەماتەکەی هەڕشتووە ئەدەکاکە تۆ بۆشتی واکەی حکومەتی هەرێم وڵای فەلاحی خۆمانی وەلا ناوە بدەوێ نەدەوێت بەلا ناوە بەلا ناوای نەیەکرد ئەوان جوان نەیەکریسا تەماتی هاوردە هاتووە لە باشماخۆ کیلۆی ئەڵێ بە 650 دینار لە علوی سلێمانی ئەفرۆشتێ 750 گومرکێتی بە بەڕات لەکوێ هاتووە سلێمانی بەچی هاتوو کا گومرکی کراوە وایە من خۆمێک یەکبووم کە لایەنگری یەکەتی و دەنگم بۆ یەکەتیاوە هەتا ما بم لە ژیانمە دەنگ نایەم و بە یەکەتی چکم لەگەڵ فەقیرانەگە هەژارێ ئەندام پەرلەمانی عێراق کۆمەڵە کاک دکتۆر ڕێبوارە کاک غالبە ئەمانە خەمخۆری فەلاح کوا ئەندام پەرلەمانەکانی پارتی کوا هی یەکێتی بۆ دیارێ من خۆم هەموو شەوێ تەلەفۆن مامۆستاکەم کاتی وایە لە سەعات 11 تەلەفۆنی بۆکەم جواب مەداتۆ بڕۆ ئەندامێکی کۆمیتەی یەکێتی یا پارتیە ئەم لای ئەو هەر جواب بدنا هەر ناناسێ دەستی خۆش بە ئەوان بەڵێ زۆر من پێ دەڵێم خۆم من خێزانیشم پارتی بووە باوکی پارتی بووە دەنگی بۆ پارتی بووە خۆشم یەکێتی بووم عالەم ئەزانێت هەتا ما بم نە دەنگی من بۆ یەکێتیە بێ نەبەوە پارتیە بێ لەبەر هیچی بۆ من نەکردووە هیچ هەموو کەس نەکردووە دەنگەدەم بە کەسێک ئەگە عەرەبیش بێت خەمخۆری فەقیر وەژار بێت دووبارە سڵاوتان لێبێت ئازیزان کاندیدی تۆ من لەگەڵ
کاندیدی ژمارە 25 لە بازنەی سی سلێمانی بەڵام یەکێ لەو ناوچانی کە دەکەوێتە بازنەی سی سلێمانی وەک ئاماژەمان پێکرد قەزای پێنجوێنە ئێستا لە ناو بازاڕی قەزای پێنجوێنە کاندید ئەحمەدی حاجی ڕەشیدم لەگەڵا بزانم خەڵک ئایا ئەم کاندیدە کە 7 ساڵی ڕابردوش لە ناو پەرلەمانی عراقا بووە مامەڵەی هاوڵاتیان لە ناو بازاردا لەگەڵ ئەم کاندیدەی کۆمەڵی دادگەری کوردستان چۆنە دەیناسن لە چ ڕوویەکەوە دەیناسن بۆ دەیناسن بۆیە لەگەڵ مابن لەگەڵ یادەچینە چەند دوکانێک چەند هاوڵاتێکی یاسایی وەردەگرن مامۆستا دەتناسنەوە باشە هەموو پەرلەمانتارەکانی کوردستان لە عراق یا هیچ نەبێ ئەوانەی کامی لە پارێزگای سلێمانیدا ناسیت وڵا زۆریان ئەوەی کە خۆی دەرخات لە ناو خەڵکۆ لە هاوڵاتیان ناسرێت دەگەوت خۆی دەرنەخاو خۆی بشارێتەوە کەس نایناسی من ناڵێمێکە لەوانە قسەشەکەی کە خۆی دەرەخات ناوڵاتیە من ناڵێم دەنگی بدەرێ یا دەنگی ئەدەیتێ بەڵام کارەکانی 7 ساڵی ڕابردووی لە پەرلەمان بەدڵت بووە باوەڕت وایە کە ئەم پیاوە ژیاوی ئەوەی ئەم جارە مامۆستا لایەنگری میلەتی کردووە بە زیاوە نەک بەکەمەوە لایەنگری حیزبەکەی خۆی خەڵکی حیزبەکەی خەڵک میلەت خەڵی لایەنگری وڵاتی کردو حیزب نا ئەو هیچ بۆ خەڵکەکە و حیزبی ناکە خەڵکی پێنجوێن نییە لێ ڕازیت بەڵێ زۆریش مامۆستا لێت ڕازین دیارە هاوڵاتی وەڵایی کاک جەلال من خۆم بە خەڵکی هەموو شوێنێک دەزانم لەبەرەوەی واقعان مەسەڵەن من کە تەلەفۆنیان کردیان کێشەی فەلاحەیە لە پێنجوێنە من 2 جار یا 3 جار بە سایرە ڕۆیشتمەوە لەبەر وەزی ئەمنیەت بەخوا بۆ مەسەلە بە سایرە ڕۆیشتمەوە ئەمەش هین نییە منت نییە ئەرکمە تۆ منە گەیاندۆتە ئەوێ ئێواجبە لەسەر منیش لەوێ بەدەم ئیشی تۆ بێم اینجا ئەگەر هەوڵ بدەم نەتیجەی نەبێ گلەی ناکەی بەس گلەی لەوەکەی کە هەوڵ نەدەم وەڵام من بەڕاستی ئێساتم لە پیجەکانە جەنابتم دەستخۆشیم زۆر لێکرد قوربانی تۆ سەربەز بێ انشاءالله موفق انشاءالله وەڵاو برایانەمان برد 20 کەسمان بردە وەزارەت گوێیان لێگرتن زۆری پێخۆش بوو برایەک لە کاکرێباز زووتی وتی ماوەسا هیچمان نەکردوێ دەواازەیەکمان کردوەوە کە ئێمە ئیتر ئەتوانین لە دەرگای وەزارەتی اتحادیەکان بین ئەوە قەنعەتم وایە برایانی هەرێمی ژوالەیەکە کە بێنە پێش خۆی گەورە ئاسانی ئینشاءالله بەساقەی تۆ سەربەز ئینشاءالله مامۆستا هەست دەکەم کاتێکە ئیستیجابێ و خەڵکای بینی ڕەنگە خۆ باگراوەندیشان بۆ نمونە کۆمەڵ نەبێ ڕاست هەستێکی عەجیب هەست دەکەم قوڕگت ئەیژیرێ یعنی هیچ لەوە خۆشتر نییە خەڵکت لێ ڕازی بێ خەڵک ئیشەکانت ببین خەڵک پەشیمان نەبێتەوەی کە دەنگی دابیتە لەوە پێش وا هەستەکەی جۆرێک لە پاداشتە دەنەوە کە کاڵێ ئەی ناسم کاڵێ ئیشەکان مشکلم نییە دەنگەدایە دەنگ نادە بۆم جارە بەس ئایا فعلەن ئەوەی پێشوو کە کردومە جێگەی قبول بۆ لایەمانە ئەوە بۆیە فعلەن ئەزانی بەشێکی شاندەوانی کە ناسیت و یانوت بەڵە دەیناسین و لە ئیشەکانی ڕازین کۆمەڵیش نەبوون بە ئاشکراش ئاڵێن لە حیزبی ترین کاک جەلالێمە ئەو خەڵکەی کە دەنگمانەدات ئەگەر مقارنە بکەی بە نسبەی حیزبەکە زۆر بە یعنی لە سەدانەوەی جەماوەرە یعنی ئەتوان بڵێم خەڵکی کۆمەڵ ئیسلامی لە سادەیە چونکە ئێمە بەهۆی ئەوەی لە حکوومەت دوور بووین هیچ بەرژەوەندیەکی خەڵکمان نەتوانیوە لە ڕووی مادیوە مەسن فەرمانبەرێکی زۆرمان تاین نەکردو تاوەکو خەڵک دەنگمان باتێ بۆیە ئەوەی کە هەیە جەماوەرە ئەوەی کە هەیە لە ڕێگەی ئیشۆ توانیمانە کەسبی بکەین زۆر باشە با بڕێم بزانین هاوڵاتی ترچیاڵێەوە بە تایبەتیش دەمەوێت بزانم لە هاوڵاتی بپرسم بۆچی زیاترین تەرکیز لەسەر بۆ نمونە فەلاحەکە بزانم خەڵ داواکاری ترینی چکەوە سا دوجار لە بڕگەیەکترا دەمەوێت پرسیاری بۆ نمونە مەرزی باشماخ لێ بکەم بزانم باشماخ سڵاو لێبێ ئەم پیاوە دەناسی وڵایی لە نزیکۆنە قینە لە دوورەوە دەیناسی هەرە وەڵا چۆنی ناسی وڵایی هەر لە تەلەفز وێنە هەوایتر باشە ئەوەندی من ئێستا ڕاستە کاتی هەڵبژاردنە من ناڵێم دەنگی بەرێ بەڵام کە ناسیوتە پێت مەقبول بووە یانە وەڵاهی ئیشی خۆی کردووە ئیشی باشی کردووە وەکو خەڵک هیچ گلەیەکی لێ نییە لە تەلەڤیزیۆن بینوتە قسەی کردەوە توتە خۆزگە ئێستا دەمن بگەشتایەتە لای ئەوە دەمن گەشتوتە لای چی پێڵێ وەڵاهی چی پێ بڵێم هەر ئیشی باشمان بۆ بکاو یعنی سیرەکەی ئەوە هەر لە جارەکانەوە لە هی فەلاحەت یا گلەیەک گلەی زەرعەتمان زۆرە زۆرمان لەسەر کرد چی ترتان هەیە وەڵاهی
هەشت هیوای سەرکەوتنی بۆ خوازی هیچی چونکم ئیشی باشەکات مقابله شتەکان گوێ لێ ئەگری بەڕاستی یاخواسەر من وازمم بەجێناوە مەمنونی ئەشوبیلا براوە زۆر بەجێناوە بەسێ مەمنونی ناوێ بەخوا وازمم بەجێناوە من پێنجم بناسێن بە عێراق لەبەر ئەوە ئەم وڵاتی ئێمە وڵاتی زەرعاتە ئەسە بڕوانە مامۆستا باوەڕ ڕێبێ لە مەریوانی لە بانەوە لە کەلاسە سەکرێ خەسمێ هەموو شارەکان هاتوون لێرە نەخربوون ئەوەمان کرد پێم وتم بە وەزیری زەراعە وتم وەزیر وا تەسەوور نەکەی ئێمە هەر خەڵکی پێنجوێن لەوێ بن هەرچی جورف سەخرە لەوێ نازیحە هاتووە بۆ ئەوێ هەرچی علوەی خاوەن علوەیە لە منتیقەکانی جنوب وتم هەمووی لەوێ ئەمڕۆ تەسووری هەمویانم کردووە قسەم لەگەڵا کردوون بۆچی لەم چاوەڕوانیت هەیە والله کاکە یا ئاگاداری مقابلەکانی نی گوێ من هاتیەوە ینی هەوڵکۆشی زۆر بۆ کوردستان ینی من زۆربەی شەوانە کە دانیشم مقابلێ ئەم بێت چاک گوێ لێ ئەگەرم و هەموو شتەکانە خاتە ڕوو ینی هەموو ڕاستیەکان باسەکە ئەگەر بەستەراحەت پێم بڵێ شیاوی ئەوەیە بینێرینەوە ئەرە ئەشۆبیلا شیاوی ئەوەیە ئەیسا مەگە خۆی هەڵبژێتە منێکێکم لەو کەسانە کە گۆڕانش بدەنگ بمێ ینی خەڵگەکە تۆزە ویژدانی ببێ باوەڕ ڕێبێنی هەڵیان سەنگێنێ ینی ئەو ئەندام پەرلەمانانە هەڵسەنگێنێ لێەوە سەیریان کە بزانێکی چیان هەوڵێن بۆ ئەو میلەتە بزانە چی قسەی باشەکە بۆ میلەتە ینی من ئەمە ڕۆژی ینی با بانگەشە نەبێ ینی من پێم خۆشە ئەم کابرایە ئاگام لێیەتی قسەی باش و شتی باشەکە تۆش وەرە پێشەوە وەرە ناسی لە خزمەتی ئەمەرەوەڵی ناسم خزمەتی گەشتوم سەلام عەلەیکم چاکی ئەحواڵ حاجی چۆنیە ناسی لە وەڵایی لە تەلەڤیزیۆن دیومە قسەکانی گوێ لێ بووە ئەی چۆن بەدڵت بووە قسەکانی قسەی هەمیانمان بەدڵە بەڵام هیچیان کردەوەیان نەبووە بۆ ئێمە ئەوەی کە ڕەخنەتی ئینا قسەیاراوەڵا بەدڵما ئەوەنە قسەکانیان بەدڵە ماشەڵڵا هەمیان قسەی جوانەکەن بەڵام بخوا حاجی سوودیان نییە ڕۆژێک کە شەوت بووە لە شاشەکەەوە دانیشتوە قسەی کردەوە توێتی ئای خۆزگە دەمم گەشتایە پێی ئەو ئێستا لە بەردەم تایە چی پێڵێ من لە فەیسبووکە ئەوە هەموو ڕایە بڵاو یەکەمەوە دەبەکان پیشانەم کە بە دەبە ئاوێنم کە من ڕازی بووم بە نانی جە و چیمە لە خاقان چیمە لە خەترە و بەخوا بە دەبە ئاوە بەمەوە من کە ئاوم نەبێ و دراوسەیەم پیاوە ئەرێ بەخوا ئەومان نییە ئێمە ئەحمەدەوەیەکێک لە مشکلەکانی خەڵک ینی خەڵک کە قیری نەبێ وڵات دەنگی نێبرا کێ ئاومان خەڵکەمەوەیانە باوەڕی وایە مادام ئاوی بەلوعەکەی نییە لەسەر ئەمە پێوەردانێ بۆی کە دەنگ بداتە پەرلەمانتار زمانی حکوومەتمان هەیە کە دەواژین بۆ ئەو دێمە ئەم حکوومەتە تازەیشە کەشکور هاتە سەر حکوم تەنکێکی بۆ دروست کردوین لەو ساوە ئەو تەنکێکی شەبەکە نیە ئاوەکەی پیا بڕوە خۆ تەنکێکە جاخۆ لەو بیرەچێتە ئەو تەنکێ مزاخەیتیایە هەموو شتێکی دیایە بەس شەبەکەمان نییە لە دێکاجی باشتر دیاکەینەوە دەستخۆشی لە جەنابیەکەین دەستخۆشی لە وەڵاهی نەکەر ئەم جارێ بە تایبەتی برا مسلمانەکان هەمیان قسەیان باشە هەچەند دەسەڵات یانی هیچیان بۆ ناکرێت دابینکردنی ئاو ئیشی ئێوەیە لە ڕاستیە هەرێمی کوردستان واجبە لەسەری من تا ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بووم 1450 مەشروعمان بۆ منتەقەی سلێمانی و پێنجوێن ئەوانە ئێستش پێرێ تەقیمێکی بیئیماندەوا کردووە لە وەزارەتی ئیتیحادی کەوا ئەبێ پێنجوێن یەکێکە لەو شارە منکوبانەی کەوا ڕوخێنراوە پێویستە فەخسی ئاو و خاک و هەوا و ئەوانەی بۆ بکرێت بۆ ئەوی بتوان لە ڕێگەی ئەوە مەسەلەی ئاو و کارباوانە هەمووی عایدی ئەو حکوومەتی هەرێمەیە من نوێنەری ئەو خەڵکە بووم لە بەغا ئەوەی هەمیان وەکو تۆ نوێنەر بوونایە باش بوو ئەوانی ئێمە و ئەوانەی ئێوەش ئێمەی کە عیلمانین و ئێمە یەکێتی و جەماعەتی برایانی پارتی و جەنابتان و ئێمە بێت تەجاوزی ئەوە بکەین کە سەر بەچە حیزبێکین کاتێک کە ئەڕووینە ناو پەرلەمان ئیترە بێن نوێنەری تۆ کاکعالی و کاکفڵان و کاکفیسار بین بینی خۆم و خوا بینی خۆم و خوا نوێنەرایەتی هەمووتان کردومە بێجیاواز زۆر هیلاک بوون ئەوتە فەلاحەکانیشی برد بۆ ئەوێ تەماتەکەتان تۆتر ئەمانە تەماتیانە ئێبرا ئێمە نیمانە بەخوا بۆ ئەوە هاتم بەخوا لە ساد دەی تەماتەی هەیە لە سانەوەمانەی کڕین کردێ بە 1250 ئێستا چوومە ئەو دوکانە پرسیاری ئەوەم لێ کرد برایەک شایەتە وتم ئێستا لە حەلوەکە بووم بە 300 یان فرێشتووە تۆ بۆ بە 1000 ئەفرۆشی دێ ئەوەرە هاتمە ئەم نانەوایە چل نادم لەسەرێک خەڵچنی و منش پێنجم بۆ دەرهێناوتی وەڵاوانە ناکەوتم ئەی چەنێکوتی 6 و حوتەوتم بۆ تی شەشی بەهدارەوتم بەخوا بێ خۆتان بڵاویکەنەوە بە ئیسمی خوا نایبم چوم ئالیوای لەو نانە ڕەنگتەنکە ئێرانیە لە دەڵقان نۆی بەهزار لەوەم کڕی و
چلانەکەم بۆ بەجێش و خۆشتان ڕیدیگەنەوە یان باش خۆمان بڵاویەکەین خی گەورە بتان پارێزە حاجی بەخوا شەشمان بەهەردار حاليا هل عندنا انتاج نقدر نغطي جميع الحالات. لو يفتحون لمده يوم راح يخسر. اذا لم نقم راح نقدر نروح الى عمليه تسويق منظمه. القوانين او اختبرين بو ببازار بدنيش منظم. في فترات الانتاج. مش اومان قرقه. لا كبير گەنج ئێرە زیاتر خەریکی فەلاحەتە زیاتر بەڵێ غێرە فەلاحەت چی بکە وەڵای مەرجەکان هەیە بەس مەرجەکان خەڵکی غەیرەیان هێناوەدایان ناوە چۆن یانی غێرە خەڵکی شارە زوریان هێناوە بە تەسکەی حزبی نەبێدا نامەزێ کەس ساڵەیەکێکە لە گرفتەکانی ئەو شوێنانی کە سنوورێکی باشیان لەسەرە سیرەکەی بۆ منە باشماخ نەسی سایەق سوودی لێبینێ نە پێنجوێن بەو شوازە سوودی لێبینێ ئەوەی کە هەیە تەرخانەکرێ تایبەت جوودی خەڵکەکە خۆیەتی خۆت باشە شارەزای بوجەی تایبەتی و سنوورانە دەبێ هەندێکی بۆ ناوچێ سەر بکرێت هەیە کراوەتەوە هەیەی تەخسیسی ئیرادات ئیتحادیە ئەمڕۆ نوێنەری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە بەشدار بوون قسەم لەگەڵ کرد ئەگەر ئەوان بتوانن زیاد لە مەرزێک لە منتیقەیە هەبێ مەرزی ڕسمی ئەلبەتە کێشەیەکمان هەیە لە عێراق ئێمە 5 مەرزی ڕسمیمان هەیە لە لای عێراق خۆشمان بسوێکی غێر ڕسمیمان کردووەوە بۆ یە کێشەی دروست کردووە بۆیە بێ هەوڵێک بین بە هەموو لایەک بۆ ئەوەی ئەو پیاوە بەڕێزش باسەکە فعلا نەبێ ئەو حدودانە دابخرێ بۆ ئەوەی فەلاحەتی ئێرە گەشە بکە باش ڕەنجی ئەم ساڵەکە زۆر زۆرە فەلاحەتی ئەم ساڵەکە زۆر زۆریانی کابرا زۆر زۆر ڕەنجێکی زۆری داوە و قەرزێکی زۆری کردووە پارەکە بۆم لەگە سەلامحاجیان باشی بەساقم ئەگەر کیسێک بە 20,000 بووە پارەکە ئەم ساڵەکە بە 45,000 من ئەحمەد حاجی ڕەشیم حاجیان استغفرالله ناخ حاجیان شتیوان ئەی ناسی لە تەلەڤیزیۆن دیمە باشە بەدڵت بوو لە تەلەڤیزیۆن کە بینیت بەدڵت بوو ئەرە وەڵا گوێ بۆ گرت ئەرێ گوێ بۆ گرم باشە چاخە خۆ بە قسەی ناکەن دەسە مشکێ ناخوانەکە دەسە بشکێ چێ بە قسەی ناکە کاکە و مامە و ئەوانە ئێستا ئەحمەی حاجی ڕەشید لە بەردەمتایە وەسیەتت چییە بۆی قسەت چی هەیە بۆی وەڵی داوا لە خوای گەورەیەکەم خوا مەوفەقیکە و لەگەڵ تو ئینشاءالله ئینشاءالله بێ بە خێر و بەرەکەت بۆ وڵاتەکەمان و ئەوەی کە چاکە بۆمان بڵاو بکاتەوە ئەوەی کە خراپە بۆمان نەمانات ئەوەی کە لێت بیست پێت وایە توانیوێتی دیفاع لە خەڵکی کوردستان بکە خەدەم دیفاعەکە ئاخر ناڵم کاکە و مامان بە قسەی ناکەن بتوارزە حاجیان یاخوا سەربەردی سپاس حاجیان فرمود کیسەی نەختێکەوە بەستم ئێستا دەرمانێک هەر بۆنە 20 بە 20 دەماتەوە پارەکە بە 20,000 بوون ئەمڕۆکە بای 45,000 یعنی ئەگە پار 10 ملیۆن مەصرفە بێ ئەم ساڵەکە 25 ملیۆن مەصرفت هەیە دینی ئەوەمان کرد تەماتی ئەم ساڵ هەر کیلۆیەک 400 دیناری کولفە هەبووە لەبەرەوەی ئەگەر لەگەڵ وەزارەتی زراعە لەگەڵ وەزیری اتفاقمان کرد نابێت لە 500 کەمتر بێ بەڵام لە مقابل نابێ بڕاتە سەر و 1500 1500 800 بۆ 900 عیبی ناوی بەڕێزە ئیبراهیم براوچ کاکە ئیبراهیم گیان بۆ ئێرە ناچکە تەماتەی ئێرە لە ساڵەوە دی ئەڕاتە محافظاتی وەسەط و جنوبی کە ناڕاتە ئەوێ بە 1500 1200 تەماتە ئێرانیەکە بە 500 گاتە ئەوێ ئەڵێ تەماتەیەک من بە 600 دەستکەوێت چۆن 1200 بم بۆیە گومرگ مەرز داناخە اینجا تەکلیفیان لە 20 برای ئێرەمان بردوۆتە وەزارەتی بینی من جەنابان جوو بوون بڵێ ئەڵێ بێت تەوازونێک دروستکەین لە بینی ئەو دوانە قەرار وایە لیژنەیەک بێ بەس پێش لیژنەکە من بۆیە هاتوون بۆی فعلا زەراعەتەکە ئەمڕۆ تا گۆخڵان ڕۆیشتون بۆ متابعە و قەزیانە فعلا ئەو ڕزقەی لێرە هەیە بەخوا لە کەم شوێنی عێراقا نییەشتی بەڵام ئینشاءالله تعالە بە هەوڵی هەموو لایەک بەس بەخوای گەورە بەڕاستی فەلا ڕەنجێکی زۆر زۆریا و بەتەزێکی زۆر زۆری کردووە و فەقیری زۆر تیا چاوەڕێ ئەو تەماتێکە لەو دەشت بە حەول و قووەتی خوا ئینشاءالله تعالە شەڵار سەرکەوتون و پشتیوانی خی گەورە هەوڵی لەسەر بن ئینشاءالله خوا جزا حاجی گیان دەی خوا حافظ بێ حاجی گیان خوا حافظ بێ سلامەتی سەلامەتی حاڵ و حاڵ باشە سەلامەتی
يا اخوة بيبي شاي مني قربان سر برزم ان شاء الله يا اخوة بيبي السلام عليكم شلون قربان جان باشكر سلامة يا اخوة بيبي بصاقم وي سلام عليك حاجي جيان باشكر سلامتي يا اخوة بيبي حاجي جيان خوابت بارزي موفق ان شاء الله استغفر الله ان شاء الله همو من بيوي ابي معالجه بكين امان بيني تينا كان كودي تينا كان بويتهم درمانك تينا كان باش ابي فعلا شاوريه تو خودني خوي اقرب لي بهولاتي لا والله دخوا بتفارز اي شلون اول شيء واش ما بقول هو بس صرت هو دارين سركوتو كل حمو كاركاتا قربانتم بس قاله تشكيريج لو كان او مع شفوتها كان جرب بس صرت اي شلون تشكيري وانا كان نوت بابو بن بخوا محاوله ما ناو گرفتانە هەمی پێوەستن بە بەغاوە مۆزوعی موچە مسئلەی بەغایە ما مسئلەی نەوت مای 29 کتابمان کردووە بۆ نەوت و بۆ بنزین بەڵێ 29 وعدیشیان داوینەتێ و بۆ بنزینەکەش جێبەجێیان کرد بۆ نەوتیژی ئینشاء الله تعالی هەوڵی جدیەتی من لێرە وەڵامی قسەکە تۆم هەیە باشە پێنجوێن خۆ دەزانی پێنجوێن سنوورێکە سەر ئێتە سەر بە ناوچە شاخای و بەفر و ساد و سەرمایە ئەگەر ئێستا نەوتی نەکەی دەنێ ئەی مامۆسا تۆ کسەیکە پێنجوێن ماڵێ بەرمیل لە نەوتەکەش ناشاتێ ساڵە بەرمیل نەوتەکەش ناتە بەزەگە بیشاتێ تو خوا پێنجوێن لەسێ بەرمیلەوە دەرەچێ والله ئەبووام حکومەتە هەموو مانگە بەرمیل نەوتی بیاتێ بەس بەڵا قەینا نامان هەموو مانگ باتێ لە ساڵە دوو بەرمیلمان باتێ بینش کارەبەکەمان لێ بڕە چۆنە بێ بیبڕێ بین کارەبای پێنجوێن سە مەرزینە دەوڵەتی باشماخە و سێران بەنە و هەموو مەرزی لەسەرە و ئەو هەموو لۆرێ بەسەر خاک و ئێنە بەسەر لای ناوڵات و خینە خەڵکاڕات ئەو هەموو نەتەڕەوە بەرچاو خەڵکۆ ئێمە ژێر خەڵکی خۆمان نەوتە بۆچی عیب نییە نۆتمانێنێت خوا زۆر گوشیاری هاوڵاتی دەرەخەکان هەموو مافی خۆی ئەزانێ بەڵام زەو دەکرێت ماوەسا بەجددی ئێوە چیتان لە دەست دەریێت لە ناردنی نەوت لە چارەسەرکردنی مۆزوعی سوتەمانی کارەوت ئێمە کات خۆی متابعی ئەوەمان کردوان بۆ نەوت نانێرن بۆ بنزین نانێرن وتیان بەرپرسانی هەرێم پیان نێرن خۆمان هەمانە لیتر بهزاد نعرف لەبەر قەزانجەکە خۆیت لە نابێ ئەخ هاوڵاتی فەقیر عاشی نادێ ئەبێ هەردوو لامان زەختیان اسم خۆم کارمەندێک لە شارەوانی ئەم پێنجوێنی خۆمانی شەکەم خزمەت گوزاریەکی ئەم شارن ئێمە طبعا غەسپە لەسەرمان خزمەت گوزاری کەین بۆ هاوڵاتی بۆم شارە بۆ شاری خۆمان بەس بەڵام مامۆستا ئەکرێ من 300,000 معاشم هەیە 8,000 لێ بڕێ جابەت بە چواسە خێزانمە 200,000 چۆن ئەبێت ئەمجار ناشماتە یەک دقل لە قەرزی خۆشی خۆش نابێت ئێستەکانت نزیکە 10 ملیۆن لە حکومەتە ئەڵێ بڕ ئەڵێ نییە ئەڵێ ئەوە قەی ناکە بەس من لەوەی تۆ ئەبڕمەی خەمەگی فای خۆ ئەوە چۆن نەبێت لە 300,000کەش ئەبڕێ من 400 معاشمێ 300 یامێ دوو مانگە بۆی کردم بە 400 ئەوی لەبەر دەنگان لە عێراق 200 ملیارەکە دێ بەهەر هینە بێ زەخت و فشارێ بێ خوای گەورە ئینشاءالله بتوانین موفق بین کە بتوانین ئەوەتان بۆ بکەین ئێمە هیوادارین ئێوە لەگەڵ عێراق ڕێکە و شتێکمان بۆ بکەن باش ئینشاءالله فشاری گێڕانەوەی و موچانە بکرێ ئەم فشارە ئەوە لە ڕووی دەستوریوە ئەڵێن ئێمە با نەوتمان تەسلیم کەن تا استحقاقاتی مۆزەفینی هەرێم ئەوەی کە فەوتاوە عێراق ناتوانێت فشار ناتوانێت چونکە من ناتوان لە ناخۆ هاوڵاتیان بەخێوکەن و معاشی لێنە بڕن و محاولەی ئەوەمان ناخۆ خۆنەوتی زۆرە ناوخۆ سەر من نیشکۆ و پەرلەمانی کوردستان ئەزانم بەڵێ بەدەست پەرلەمان بە قسەمان ناکە کەرکووک هەولێر شارەکانی خۆمان خزمەتە ئارامی کاگارام بیان حکومەت هێرێن بە قسەمان ناکە من خۆشم هەست کارمەندێکی حکومەت ئەزار حکومەت بەس بەڵام ئەلەم حکومت ئەتوانیە گۆڕانکاریکا لە ناوخۆیە ئەبێ ئێمە زەخت بکەین خوا بتبارێت ئێوە ئەو شتارمان بۆ بکەن ماوەسا هەمانە جارێکی دیکە کاندیدە 4 ساڵی ڕابردووە ساڵی ڕابردوو ڕەنگە پەرلەمانتار بوو بێ پێت ئاساییە دیتە بازار لەگەڵ خەڵکا قسەکەی یعنی ئەگەر بە وشەیەکی عشایری ڕووتی بینم ڕووتێ بیتەوە ناو خەڵک لە دوای ئەوەی کە چەند ساڵە جەلال من هەفتانە ڕۆژ عەلەیکم سەلام رازە ڕۆژانە هەموو هەفتەیە کە دێمەوە لە بەغدا ڕۆژێکی تەرخانەکەم بۆ بازار ینی لەوانەیە خەڵک شایەتی ئەوم بۆ با هەم بەتەنها دابەزم هەم پێداویستەکانی خۆم ئەیکڕم لە دوکانەکان لەبەرەوەی ئەوەی کە توانام هەبوو بێ سەرفم کردووە ئەوەی کە توانای من بوو بێ لە ڕووی دەوامەوە لە ڕووی داکۆچیوە لە ڕووی بەدواداچوونەوە لە ڕووی پارێزگاری و دیفاعکردن مافی خەڵک کردومە بۆیە فعلەن ڕووم دێبێمە بازار و ئێستش خۆت خەڵکە بینی
کە لە سەدا 95 بەرەو ژووری خەڵک ئەیشمان ناسێ و دەستخۆشی ئیشەکانی ژەکە. ئەمە دوایین قسە بێ لێت وەرگرن هەڵبژاردنە بزانم جەنابەت قسە چییە بۆ خەڵک وشیار بێت لە دەنگدان بۆی کە ئەرکی پەرلەمانتاری بزانن چییە بۆڵە کاریگەری هەیە لەسەر ژیانیان لەسەر ژیانی خەڵک بەگشتی لەسەر ناوچەکەیان ئەگەر نوێنەرێکیانە بێ کە دیفاعیان لێ کاک جەلال مەسەڵەن ئێستا بۆ فەلاحەکانی پێنجوێن بۆ فەلاحەکانی شارە زوور ئەگەر ئەو کۆمەڵە پەرلەمانتارە نەبن نەختێک ئەجوڵێن دڵنیا بە لەوەی ئەو هێزە سیاسی باڵات دەستانەی هەرێم چۆن لێرە پەرلەمانیان خامۆش کردووە چۆن گوێ نادەنا هەست و نەسی وڵاتیان چۆن هاوڵاتیان بە تەواوی ئیهمال کردووە ئەگەر ئەو نەختە نووزەیە نەبێت لە بەغا دڵنیا بە ئەمانە ئەم برادرانەی ئێرە ئەو دوو پارتە سیاسی دەسەڵاتدارە بە تەواوی معنا هەرێمی کوردستان دوا ئەخەن و نایڵن هیچ جۆرە خزمەتگوزاریەکی هەبێت. ئەم پرسیارە لە هەموو بەرنامەکانم بە درێژایی بانگەشە تا هەڵبژاردن لێتەکەمەوە هەندێک خەڵک کە ڕەنگە معارەزە بن بە دەسەڵاتیش لەبەرەوەی ئەو سیستەمەی کە لە هەرێمی کوردستان ناکرێت بێ هیوا بن لە دەنگدان چیان پێڵێ؟ ئەوەی توانیومانە بە 4 پەرلەمانتار بیکەین لە خولی پێشوە ئەگەر بین بە 10 پەرلەمانتار 2 ئەو نەونی وەتوانین بکەین بۆیە خەڵگە بێ ئەمەلی هەبێ بەوەی محاولە بکات 2 ئەو نەونی و لە چی بکەن؟ لە داپۆکیکردنی پێی وایە گەر ئاوەکەی نەما تۆی چوو نەکردووە کارە بە ئاوەکەی زەختمان لە حکوومەتی هەرێم کردووە لەسەر بنزین لە بەغداوە هاتووە زەختمان کردووە ئەوە لێرە جوابی فەلاحیان نەداوەتەوە وەزای ئیتیحادی بەغامان هێناوە بۆ مەسەلەی دایرەی ئیتیحادیەکان بۆ مەسەلەوەی وەزارەتی ژینگە و سەحەمان هێناوەتە ئێرە داو دەرمان نییە وەزارەت سەحەمان وا لێ کردووە کە خۆی دەرمان بنێرێ بۆ هەرێمی کوردستان خۆی مختبەری مەرکەزی بکاتەوە بۆیە ئەوەی ئێمە کردومانە بە 4 پەرلەمانتار بە 40 پەرلەمانتارتر نەکراوە کە ئەوە خەڵک شایەدی ئەوەمان بووە ئیشەکانمان شایەتە لەسەرەوەی کەچیمان زۆر باشە کاتە هەوڵاتیان یازیز پێویستە ئێوە هوشیار بن لەوەی کە دەنگ بەکێ دەدەن ڕاستە کاتێک تۆ ڕەنگە کارەباکەت نەبێ ببڕێ یا ئاوتان نەبێ یا بە جۆرە لە جۆرەکان ژیان ناڕەحەتێ بەڵام دەبێ هوشیار بن لەوەی کە ئەرکی پەرلەمانتاری چۆنە ئەحمەدی حاج ڕەشید کاندیدی ژمارە 25 لە بازنەی سی سلێمانی ناوچەکانی شارە زوور پێنجوێن هەورامان و خوڕماڵ هەڵەبجە ئەم ناوچانە هەمووی دەگرێتەوە سەی سادق بۆیە دەبێت بە وشاریەوە مامەڵە بکەن ڕابردووی هەڵسەنگێنن کە ئایا تا چەندە شیاویەوەیە ئەم جارش دەنگی بدەنەوە چکە دەنگنەدانتان بە دڵنیاییەوە خزمەتکردنە بە دەسەڵات تا بەرنمەیەکی تر لە شوێنێکی تر لەگەڵ کاندیدی ئێوە یا کاندیدی تۆ پێتان